میدیایەکی عەرەبی ژمارەیەک بەڵگەی بە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیای قەیوان گروپ بڵاو دەکاتەوە و کۆمپانیاکەش لە ڕوونکردنەوەیەکدا زانیاریەکانی ئەو راپۆرتە ڕەت دەکاتەوە و دەڵێت کۆمپانیا ڕکابەرەکان هەوڵ دەدەن ناوی کۆمپانیاکەمان بزڕێنن. سایتی ئەلعەرەبیەی سەر بە حکومەتی سعودیە لە راپۆرتێکدا وردەکاری 9 ساڵ بە قاچاغبردنی نەوتی لەلایەن کۆمپانیای قەیوانەوە بڵاو کردووەتەوە و دەڵێت ئەو کارە بووەتە هۆی بە فیڕۆدانی ملیاران دۆلار. ئەو سەرچاوەیە باز لەوە دەکات 3 کۆمپانیا لەو دۆسیەوە تێوەگلاون کە هەرسێکیان سەر بە 3 برای یەک خێزانن. لە گرێبەستەکاندا سەرپێچی گرێبەستە حکومەکان کراوە و قۆڕەخکاری فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان ئەنجام دراوە. ئەوەش بە دانپێدانانی دەستگای دەستپاکی عێراق لە 8 مانگی ئەیلولی ڕابردوودا. بەپێی راپۆرتەکە مەحەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەو هۆیەوە بڕیارێکی دەرکردووە بۆ دروستکردنی لیژنێکی کاتی بۆ لێکۆڵینەوە لە پرۆژە نەوتیەکان و گرێبەستی دابەشکردنی بەرهەمە نەوتیەکان و گرێبەستی فرۆشتنی نەوت لەلایەن کۆمپانیای سۆمۆ لە ساڵی 2015ەوە بۆ 2019. باس لەوەش دەکات کە لە ساڵی 2011ەوە دەستگای دژەتیرۆری عێراقی وەزارەتی نەوتی ئاگادار کردووەتەوە لە کۆمپانیای قەیوان کە هەڵدەستێت بە قاچاغبردنی نەوت و بەرهەمە نەوتیەکانی دیکە لە ڕێی تانکەرەوە و ئاودیوکردنی بۆ ئێران لە هەردوو دەروازەی سنووری باشماخ و پەروێزخانەوە گرێبەستەکانیشی لەژێر ڕووپۆشێکی یاساییدا کراون. دەژڵێت بە پێی زانیاریەکی باوەڕپێکراو نەوتی ئێران بە قاچاغ هێنراوەتە ئەمدی و تێکەڵ بە نەوتی عێراقی کراو و لە بازاڕ ساخ کراوەتەوە. بە پێی زانیاریەکانی ئەو راپۆرتە ساڵی 2014 حکومەتی عێراقی بڕیارێکی دەرکردووە بۆ هەڵپەساردنی کارەکانی کۆمپانیای قەیوان و خستنە ناو لیستی ڕەشەوە. بەڵام ئەو بڕیارە تەنیا لەسەر کاغەز ماوەتەوە و لە 18 ئەیلولی 2016 کۆمپانیای سۆمۆ داوای یەکلاکردنەوەی دۆسیەی کۆمپانیای قەیوانی کردووە. ئەوەش بەو واتەیە دێت کە لە کارکردنی خۆی بەردەوام بووە. راپۆرتەکە جگە لەوەی چەند وردەکاریەکی دیکەی تێدایە باز لەوە دەکات کە سەرڕای ناڕەزایەتی لیژنەی نەوتی پەرلەمانی عێراق و بوونی ئەو دۆسیانە لەسەر کۆمپانیای قەیوان، بەڵام لە مانگی حوزەیرانی ئەم ساڵدا گرێبەستی پاڵاوگەی نەوتی بازیان بۆ قەیوان نوێ کراوەتەوە. فاخر تەیب بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی قەیوان لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاندووە هەموو ئەو دۆسیانە کە لەسەر کۆمپانیاکەیان باز دەکرێت لە کاتی خۆیدا بە دوواداچوونی بۆ کراوە و بە بەڵگە بێبەریبوونی قەیوان لەو بوختانانە سەلمێنراوە. دەژڵێت ئەو هەواڵە سەرلەبەری ناڕاست و چاواشەکاریە و دوای مەیوسبوونی ئەو لایەنانە لە هەوڵەکانی تریان ئەم هەڵمەتیان بردووەتە نێو میدیاوە. بڵاوکردنەوەی ئەم دۆسیەیە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان لە دۆخێکی سەختی ئابووریدایە. باشکرا پرسی قاچاقچێتی لە دەروازە سنووریەکان و ناردنەدەرەوەی بە قاچاقی نەوت بۆ تورکیا و ئێران بەردەوامە. سەرەڕای خستنەڕووی چەندین بەڵگە لەلایەن پەرلەمانتارانەوە، بەڵام حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە هیچ هەنگاوێک بە ئاراستەی چاکسازی و کەمکردنەوەی گەندەڵی نانێن.